مباشرة قد بدأت الآن في داواکەی نووری مالیکی سەرۆکی حیزبی داوای عێراقی و هاوپەیمانی دەوڵەتی یاسا بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە لە کۆتایی ئەم ساڵدا کاردانەوەی گەورەی لە ناولایەنە سیاسیەکان و میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە دوای خۆی داهێنا لە کاتێکدا هێشتا حکوومەتەکەی سوودانی ساڵێک لە تەمەنی ماوە. نووری مالیکی لە نوێترین لێدوانیدا داوای کرد هەڵبژاردننی پێشوەختە بۆ پەرلەمانی عێراق لە کۆتایی ئەم ساڵدا ئەنجام بدرێت. داواشی لە حکوومەتەکەی سوودانی کرد پابەند بێ پێوەی و بیکاتە کارنامەی حکوومەتەکەی. ئەم لێدوانەی مالیکی هەرزوو ڕوبەڕووی ڕەخنا بووەوە. شارەزایانی بواری یاسا پێیان وایە داواکەی مالیکی بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە دژی دەستورە، چونکە بەڕگەی یەکەمی مادەی 64 دەستور باس لەوە دەکات کە دەبێت سەرەتا ئەنجومەنی نوێنەران بە زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان هەڵبوەشێتەوە یان لەسەر داوای سەرۆک وەزیران و ڕازیبوونی سەرۆک کۆمار بێت. هاوکات شارەزایانی بواری یاسا دەڵێن هەڵبژاردننی پێشوەختە ناتوانرێت ئەنجام بدرێت تەنیا بە هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی نوێنەران نەبێت، چونکە ئەم ئەنجومەنە بۆ ماوەی 4 ساڵ هەڵبژێردراوە و بە پێی مادەی 56 دەستور تەمەنی دیاری کراوە. دەشڵێن لە دەستوری عێراقدا شتێک نییە بە ناوی هەڵبژاردننی پێشوەختە و حکوومەتی کاتی، هەر بۆیە بە پێی دەستور پێویستە سوودانی سەرۆک وەزیرانی عێراق تەمەنی کابینەکەی خۆی تەواو بکات. ئەم داوایی نووری مالیکی وا لێک دەدرێتەوە کە مەرامێکی سیاسی لە پشتەوە بێت و بیەوێت بە دوورخستنەوەی سوودانی هاوشێوەی ڕابردوو دەسەڵات بگرێتەوە دەست. هاوکات مەبەستێکی دیکەی لە پشتەوەیە کە ئاویش هەڵوەشاندنەوەی چوارچێوەی هەماهەنگیە لە کاتێکدا خۆی پاڵپشتی پێکێنانی کرد لە ڕابردوودا، چونکە مالیکی پێی وایە هێزە ڕکابەرەکانی دیکەی ناو هاوپەیمانیەکە ڕۆژ بە ڕۆژ لە خۆی بەهێزتر دەبن. وەکو یەکەم کاردانەوەی لایەنە سیاسیەکان، ڕاوتی حیکمە بە سەرۆکایەتی عەمار حەکیم بە هەموو شێوەیەک داواکەی مالیکی ڕەت کردەوە و تەنانەت وتی داواکەی مالیکی هەر بە مردووی لەدایک بووە و ناتوانرێت جێبەجێ بکرێت. ڕەحیم عەبوودی سەرکردە لە ڕاوتی حیکمە دەڵێت داواکەی مالیکی سەرۆکی هاوپەیمانی دەوڵەتی یاسا بۆ هەڵبژاردننی پێشوەختە لە کۆتایی ئەم ساڵدا تەنیا بۆ چوونی کەسی خۆیەتی و نەک لەلایەن هێزەکانی چوارچێوەی هەماهەنگیەوە تاوتوێ نەکراوە، بەڵکو بە هەموو شێوەیەک ڕەت کراوەتەوە. باسی لەوەش کرد ڕەتکردنەوەی هەڵبژاردننی پێشوەختە لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە لە پێناو درێژەدانە بە سەقامگیری سیاسی و تەواوکردنی پرۆژە و پلانەکانی حکوومەت بەو جۆرەی کە گەل ڕەزامەندی لەسەرداوە. لەلایەکی دیکەوە هاوپەیمانی نەسر بە سەرۆکایەتی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی پێشووی عێراق دەڵێت کۆمەڵێک کاری نیشتیمانی هەن کە لە پێشینەن و لە هەڵبژاردننی پێشوەختە گرنگترن. هاوکات ڕەتیشی دەکاتەوە کە هیچ کۆدەنگی و ڕێکەوتنێکی نیشتیمانی لەسەر ئەنجامدانی ئەو هەڵبژاردنە بوونی هەبێت. بلد فيه من هذه العشائر الكريمة. ئەم داوای مالیکی بۆ هەڵبژاردن لە کاتێکدایە حکوومەتەکەی سوودانی لەو پەڕی بەهێزیدایە و چاودێران دەڵێن ترس لە بەهێزتربوونی سوودانی و بوون بە کەسی یەکەمی چوارچێوەی هەماهەنگی یەکێکە لە پاڵنەرەکانی ئەم داوایە. ئەوەی لە پشت سندوقی هەڵبژاردننی شەوە چاوەڕێی گەڕانەوەیە بەو پەڕی هێزەوە ڕەوتەکەی موقتەدا سەدرا کە لە هەڵبژاردننی پێشوودا زۆرینەی دەنگەکانی هێنا و پێدەچێت دوای کشانەوەی لە هەڵبژاردننی پێشوو ئەم جارە بەهێزێکی زۆرەوە بگەڕێتەوە.